بەڵێ بینێرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی نەرمەهێز لە ئەڵقەیەکی نوێی نەرمەهێز جارێکی دیکە سڵاوتان لێبێ. ئەڵقەیەم جارەمان وەکو هەمیشە تەرخان کردووە بۆ بابەتێک کە بابەتێکی گرنگە بە نسبەت بینەرانەوە و ئەتوانم بڵێم تەواوی کوردستان بۆ ئەم بابەتە لەسەر پێن خۆیان ئامادەکەن، ئامادەسازیەکەن، خەمی لێ خۆن بە گرنگیەوە لێ ڕوانن. ئەویش بابەتی پۆلی 12 و بە دیاریکراوی ئەزمونە گشتیەکانی پۆلی 12 کە لە چەند ڕۆژی کەمی داهاتوو دەست پێیەکە. دیارە ئەم بابەتە بە نسبەت تەواوی هاوڵاتیانەوە گرنگە. ڕەنگە کەسێک پورزایەکی نازانم کەسێکی دووریشی ناسیاوێکیشی لە پۆلی 12 بێت لە کاتی ئەنجامەکانە لە کاتی تاقیکردنەوەکانە مەبەستی بێت زانیاری لەسەر ئەم بابەتە هەبێ، مەبەستی بێ بزانێت ئەو خوێندکارە ئەو قوتابیە ئەنجامەکەی چۆن بووە، ئەدایی چۆن بووە، چۆن وەڵامی پرسیارەکانی داوەتەوە. و ئێمان بەرنامەیەمان تەرخان کردووە بۆ ئەم بابەتە گرنگە لەبەر چەند هۆکارێک. هۆکارەکان زۆرن، بەڵام گرنگترین هۆکارەکان ئەوانن کە ئەم بابەتە بەشێکی پەیوەستە بە خودی قوتابیەکەوە، بەشێکی پەیوەستە بە خێزانەکەیەوە، بەشێکی پەیوەستە بە ئەو ژینگەیی تایەژیت. ئیتر ئەو ژینگەیی تایەژیت ئەکرێ هاوڕێیەکی بێ، ئەکرێ خزم و کەسوکارێک بێت، ئەکرێ دراوسێکەی بێ، ئەکرێ مامۆستاکەی بێ، ئەکرێ چاودێری هۆڵەکەی بێ، ئەکرێ کەرتی پەروەردە و هەر لە وەزارەتی پەروەردەوە تا تەواوی دام و دەستگاکانی بێ و ئەکرێت تەواوی کۆمەڵگە بێ ڕۆڵیان هەبێ لەم بابەتە بە دیوێکی ئەرێنی یان نەرێنی. زۆر بە کورتی کۆتا قسەمەکەم و وردە وردە میوانەکانم بانگەکەم بۆی ئەوان زیاتر قسە بکەن و گفتوگۆ بکەین. ئایا قۆناغی 12 پۆلی 12 ئەگەر خوێندکارێک لە هیچ قۆناغێک نەمێنێتەوە 12 ساڵی تەمەنی تێ ئەپەڕێت تاگاتە پۆلی 12 لە 12 ساڵی تەمەن و خوێندن و هەوڵدان و کۆشش و شەو نخۆنی و نازام گەرما و سەرما و فەقیری و مەینەتی و یەک دنیا کێشە لە 1 ساڵە کۆکرێتەوە، لە ساڵەکەش لە چەند مانگێک، لە چەند مانگەکەش لە چەند ڕۆژێک، لە چەند ڕۆژەکەش لە چەند سەعات و ڕەنگە چەند چرکەیەک داهاتووی گەنجێک بگۆڕێت بە ئاراستەیەکی باش یان خوا نەخواستە بە ئاراستەیەکی خراپ. ئایا ئەم بابەتە هێندە گرنگ نییە ئێمە زۆر بە گرنگیەوە لێ بڕوانین؟ بانگشتی میوانەکانم بکەم. لە بەشی یەکەمی بەرنامەکە دیارە میوانم زۆرە ئەم شەویش هەر یەکە و لە بواری خۆی قسە لەسەر بابەتەکەکە. من لە بەشی یەکەمی بەرنامەکە دوو میوانی ئەزیزم هەیە، بانگیان بکەمە ئێرە کە دانیشتن بە ئێوەیان نەناسێنم. فەرموون هاوڕێیان، فەرموون شەنگەخان، تکایە فەرموون مامۆستا یادگار، تکایە فەرموون یەخوا بەخێر بێن، ئاوەدانتان کردەوە. هەرچەند ئێمە خۆمان بە خاوەن ماڵ نازانین، خۆمان بە خزمەتکارە زانین بۆ هەموو بینەرێک و هەموو میوانەکانمان. شەنگەخان، شەنگ خەلیل، دڵنیام بینەران ئێستاوە تۆزە لێی ورد بنەوە هەستەکەم بینیویانە. شەنگ یەکەمی سلێمانی بوو و دووەمی هەرێمی کوردستان بوو لە 2019-2020. پێمان خۆش بوو لەم بەرنامەیە ئەم ئەزمونە بەسەر بکەینەوە و بزانین ئایا ئەزمونەکەی چییە، لەکوێ هەستەکات هەڵەی کردووە، لەکوێ هەستەکات چاکی کردووە، بۆی بە هەردوو دیوەکە ئەو ئەزمونە بۆ خێزانەکان و بۆ چاودێرەکان و بۆ کەرتی پەروەردە و بۆ مامۆستایانیش بگوێزینەوە. مامۆستا یادگار، خۆشحاڵم لە خزمەت تا بمەم شەو 4 ساڵی زانکۆ پێکەوە بووین بینەرانی ئەزیز، ئەو گەنجتر لە من دەرەکەوێ بەڵام هاوتەمەنی منە. 4 ساڵی زانکۆ پێکەوە بووین، ئێستش ناوێکی دیارە لە بواری پەروەردە، لە بواری پەروەردەکاری، لە بواری فێرکردن و لە ڕێگەی ئەو هەنگا و دەست پێشخەریانەیەوە کە ناوێتی و کە ئەینێت توانیوێتی خزمەت بە کەرتی پەروەردە بکات لە هەرێمی کوردستان. من زۆر بە خێراتنتانەکەم. شەنگەخان، ئەمەوێت لەوێەوە دەست پێ بکەین کە دەستت پێکرد چاوەڕێ بووی ناوی شەنگ خەلیل
ڕۆژێک لە ڕۆژان لە کەناڵەکانەوە بڵاو بکرێتەوە لە پەیجەکانەوە بڵاو بکرێتەوە بڵێن یەکێکە لە یەکەمەکانی کوردستان. سەرتا دەستخۆشە بەرنامەی لەکەم بەجددی زۆر پێویستە لەم کاتەیە سوپاسیم دەرفەتاکەم کە بێمە بەخشەوە. من شەنگ خەلیل قوتابی کۆناغی پزیشکی گشتی سلێمانی قۆناغی دووەم. وەڵامی پرسیارەکە و طبعا خەونی بوون بە یەکەمی هەرێم من لە پۆلینۆ خەونم هەبوو بەڵام بەداخەوە لە پۆلینۆ نەمتوانی ئەو دەرەجە بێنم کە لە ئەوایلەکانە بم. ئەمە بووە نەبووی کە من سادمەوە بەڵکو تموحێکی گەورەتم هەبوو وتم لە پۆلی 12 هەقەکەین و لە پۆلی 12 کە دەستم پێ کرد یەکەمین شت ئەوە بوو من خۆم بە هاوڕەکانم بەراورد ناکرد. منافسێکم بۆ خۆم دروست کرده بوو کە ئەو منافسە یەکەمی هەرێم بوو ئەو منافسە سەدتی هەبوو نەک ئەوەی من خۆم بە هاوپۆلێکم بەراورد کەم لەبەری من تموحی من یەکەمی هەرێمی بوو بەڵام بەداخیشەوە یەکەمیش نەودوم بوو الحەمدولله داخی ناوێ مادام گەشتوی بە ئامانجەکەت مادام ئامانجی دیکەت هەیە کەواتە داخی ناوێ و خۆشحاڵین کە ئێمە لێرە ئەم ئەزمونە بەسەر ئەکەینەوە. من دێمەوە خزمەتت بۆی باسێکی ئەزمموی خۆت بکەیت تەجروبەی خۆت لەگەڵ ئەم بابەتە بەڵام با بچمە لای مامۆستا یادگاریش مامۆستا یادگار بەر لە بەرنامەکە وردە گفتوگۆیەکمان کرد باست لەوە کرد کە قۆناغی ئامادەیی ئەبێت قۆناغێک بێ کە گەنجێک ئامادە بکە بۆ قۆناغێکی گرنگتری ژیانی و بە دڵخۆشیەوە بینێرێ بۆ قۆناغە نەک بە یەک دنیا کۆژان و خەم و بێتاقەتی و بێزاریەوە دڵشکانەوە ڕاست چۆن ئەمە بکرێ. بەناوی خۆی بەخشندە زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ بەرنامەکەت بەڕاستی لەم کاتە یەکێکە لە هەرە بەرنامە گرنگەکان و هەنووکەیەکان بۆ کوردستان بۆ هەموو عێراقیش بەڕاستی بەزێمە ئێستا کە بە زمانی کوردی شیرین قساکەین ئەتوانین بڵین بۆ قوتابیانی پۆلی 12 قساکەین. کاگەرگار بەڕاستی زۆر گرنگە ئێمە قوتابی فێری ئامانج بکەین بەڕێزت فەرمووت کە شەنگەخان گەشتۆ بە ئامانجەکەی زۆر مهمە کە پێی ئەوترا جاران ئەعدادێ ئێستاش پێوترێ دواناوەندی یان پۆلی 12 ئامادە بەڕاستی وشەیە کە ئەبێ ئەم قوتابیا ئامادە بکەیت ینی ئەم گەنجەکە ئیتر ئەچێتە ژیانی ئەوەی ڕاست و چەپی خۆی بزانێ ئامادەیەکی بۆ ژیانێکی تر بۆ قۆناغێکی تر بۆ ستێپێکی تر ئەمەش بەڕاستی بەوە ئەبێ کە تۆ ئەم گەنجە لە تەمەنی 16 ساڵیە ئامادەی بکەیت بۆ ئامانجەکەی ئامانجەکەی هەر شتێک بێ ئەبێ ئێمە ئەم قوتابێ فێر بکەین ئامانجی هەبێ خەونی هەبێ ڕوئیای هەبێ ئەلو تەمەنایە کە فێرمان کرد ئامانجەکەی هەر شتێک بوو ئیتر کۆلیژی پزیشکی بوو ئەندازیاری بوو مامەسای کوردی بوو وەرشەوان بوو ئەتوانین هەر لەو قۆناغەیە هەوڵ بین فێری بکەین چۆن بگات بە ئامانجەکەی. بەڵام گەورەترین کێشەی قوتابی ئێمە لە ئێستا بەڕاستی ئێمە ئامادەی ناکەین بۆ ئامانجەکەی یان ئەتوانین بڵین لە 1970 بۆ 90 قوتابیانی پۆلی 12 کە ئێستا لە کاتێکان لە جێوەیەکی سترێس و زەختان بەڕاستی ئامانجەکەی خۆیان وونە نازانن بۆچی لە پۆلی 12 زۆر جار بەندە سمینارەکە بۆ قوتابی پۆلی 12 600 کەس 800 کەس لە هۆڵەکەیە کە پرسیاریان لێ ئەەکەم چەند کەس بەتەمای تو بەخۆ 20 کەس 30 کەس دەست هەڵەبڕێ ناکرێت تۆ بەس پەیامەکەت بەس بۆ 20 کەسە بێ ئەبێ پەیامەکەت بۆ 600 کەسە بێ کە لەوەیە کە پێش بەڕاستی نمرەهێنان پێش دەرەجەی بەرز پێش گەشتن بە ئامانجەکەش ژیان دۆستیە ئەبێ ئەم کەسە ئەبێ قەناعەتی بەوە هەبێ بژی لە هەر شوێنێکەشی هەموو فەلسفەکانی دنیا ئێستا ئەگەر لە نزمترین بەش بێ بەڵام تاکترین قوتابی بێ نەک لە بەرزترین بەش بێ هەموو ساڵێک چاوەڕێی خولی دووەم و هەندێک جار خولی سێمیش بکات قوربان خۆی کاگەرگار ئەوەی زۆر گرنگە لێرە ئامانجەکەیەتی ئێمە قەناعەتمان وایە مرۆڤ بگات بەڕاستی بەوەی ئەو ئامانجەی بۆی داناوە بەختەوەر ئەبێ ئێستا زۆربەی لە جیهانی مۆدێرنەیە پەروەردا پێک هاتووە نەک هەر هاتووە لە ئامانجەکەی ئەبێ ئامانجێک فێری خۆشبەختی بکە تووشی خۆشبەختی بکە نەوەکو تۆ بەڕاستی ئەیگەیەنی بە ئامانجێک بەس ئەم کەسە بەختەوەر نییە لەبەر خاتری دایک و باوکە لەبەر خاتری دایک و باوکە لەبەر خاتری مجتەمع لەبەر خاتری کۆمەڵگەیە بۆیە زۆر گرنگە ئێمە گەنجانی ئێمە وەکو قۆناغی یەکەمی قسەکانم ئەوەیە فێری ئامانجیان بکەین ئامانسازیان بکەین فێری ئەوان بکەین ڕوئیان هەبێت لە ژیانی خۆیانە بۆ نمونە ئێستا یادگار ئەگەر تەمەنێکی هەبێت تا 10 ساڵی تر ئێوە بگا بەچی ئێوە ببێ بەچی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕگەی پێگەی کۆمەڵایەتیەوە لەنا ئەو کۆمەڵگەی خۆیدا. زۆر سوپاس مامۆستا یادگار. شەنگە خان بەپی ئەزمموی خۆت دیارە تۆ ئەو پلانەی دات نابوو سەرکەوتوو بووی لە پلانەکەتە تا ڕادەیەکی زۆر
بەڵام گومانی تیانە کە پلانەکەت کەم و کوڕیشی هەبووە حەزەکەم ئەو کەم و کوڕیانە یان ئەگەر بکرێت پێی بڵێن ئەو هەڵانە چین کە پێت خۆشە ئەوانەی ئێستا لە پۆلی دوانزەن و ئەوانەی ئەم ساڵی خوێندنی داهاتوو ئەچنە پۆلی دوانزە بەو هەڵانەیە تێنەپەڕن. یەکەم شت گرنگترین شت بەلای من هەم قسێکڵێ مرۆڤ ئەبێتە ئەوەی کە باڕی پێێتی نەک ئەوەی کە ئەوێت. طبعا من لە پۆلی دوانزە وەهمێکم بۆ خۆم دروست کردبوو کە من لە بابەتی ئەحیا خراپم ناتوانم دەرەجی تاو بێنم ینی سەبەکە ئەوە نەبوو کە من بابەتەکە تێنەگەم یان نەزانم بەڵکو بەستەنها قەناعەتت بە خۆت کردبوو کە تۆ خراپی لەو بابەتە ئەو قەناعەت پێکردنە بە خۆت خراپە بەڵێ زۆر خراپە ئەوە بوو چیولێکە من لە شەی پێش ئیمتحانی ئەحیا بوو تەنها یەک دوو پرسیارم نازانی ینی هەموو تەرکیزەکەم کردووە سەر ئەوەی کە نەمەزانی هەموو ئەو بەشەی ئەمزانی ئیهمالم کردبوو ینی سەیری نیوە بەتاڵەکەی پەرداخەکەتە کرد بالضبط ئەمە شوای لێ کرد طبعا سترێسی کردم لە امتحاناتەکانە ئەو شتێک کە نەمەزانی هەر نهاتەوە بەڵکو تاکە هەڵبژان کە هەڵم تیا کرد ئەو بوو لەوەیە بوو کە ئەمزانی ئەو پرسیاری کە هەڵم تیا کرد بەڵام ئەوەی کە ئەو سترێسە ئەو دوودڵی نیگەرانی ناپێویستە بە خۆت دروست کردبوو خراپ چی دیکە خۆبەسا ئەوە زۆر ئەتوانم بڵێم وەکو کوردەواری خۆمانەڵێ ئەو خاڵە داخی کردووە داخی کردووە بەدڵێ بۆیە لە بیرێتی چی دیکە بۆی بێ بە ئەزمون بۆ ئەوانەی ئێستا دەوڵەتین کێشی تەلەبە کە نام بۆم دێنێرە خۆی بە هاوپۆلەکی بەراوردەکە ینی میش یەکەم بەراوردکاریە من بە تەلەباڵم تۆ نابێت تموح خۆ لە ئاستی مەکتەبە کتاب هێڵدەوە بەڵکو ئەبێ لەسەر ئاستی شارەکە و بە لەسەر ئاستی هەرم بێت نابێت تۆ خۆ لە بچ بکەیتەوە خۆم قارنە بکەیت بە یەکێک لە هاوڕەکانە تۆ چتە امتحانێتەکە و 200,000 خوێندکارە تۆ بس ینی لەسەر ئاستی پۆلەکە امتحان ناکەی ینی ئەوەیە وترێت پێویستە چاود لەسەر باخچەکەی خۆت بێت سەوزیکەی جوانیکەی واز لە باخچەی دراوسێکرد بێنی ئەگەر زۆر سەوز چونکە بەجددی هاوڕێکشە دەرەجە بێنێ ئەو هیچ زیانی بۆ تۆ ناگەێنێ من هاوڕم هەیە لە زانکۆ هەردووکمان 9.7مانێن ئەو زیانش من بۆ یەکترینە وایە چی دیکە سێهم یەکەم و دووەممانزانی سێهم چییە کە گرنگت بیزانن پێش بیر لە کاتی امتحانات مەکەرەوە تەنها تەرکیز کەسەر ئەوەی کە تۆ ئەم بابەتی کە داودانەوە باشترین شێو چۆن لی تێ بگەی نەک تۆ بڵێ لە امتحانات چیەتەوە و ئەمانە سوودیانە تەنها زیاتر سترس و قەلەقیتەکە من زۆر سوپاس دەکەم مامۆستا یادگار چەند گرنگە ینی ئێستا یەکێک لەو گلەیانەی لە ناو ئامی خەڵکە ئەکرێ بەداخەوە ئەڵێن کە ڕەنگە لە کەرتی حکومی وەکو پێویست گرنگی بە قوتابی نەدرێ ئەمە ئایا وایە و پەیمانگاکانی فێرکردن ئێمە بە هەر قسە لەسەر ڕۆڵی نەرێنیان نەکەین ڕۆڵی ئیجابیان چیە لە پێگەیاندنی گەنجی داهات و لە گەیاندنیان بەو خەونانەی کە خەونی پێوابینن و ئایا ڕۆڵیان هەبوو لەوەی کە مامۆستای حکومی بەرن بۆ ناحکومی سێ پرسیارم کرد بەجار بەڵێ تێگەشتم طبعا یەکەم پرسیاریان کاک یادگار هەریکێکێک لە ئێمە بە وجدانی ئەەکەین بەڕاستی کە ڕۆڵی قوتابخانە حکومیەکان پەناهەندە بکەین و وەلایان بنین بەڕاستی هەر یەکێک لە ئێمە لە من لە جەنابەت لە چەندەها دکتۆر و پرۆفیسۆر و زانا و سەرکردە و سەرۆکی ئەم وڵاتانە لە قوتابخانە حکومیەکانی ئێمە پەروەردە بوون لە زۆربەی قوتابخانە حکومیەکان بەهۆی جدیاتیانەوە بەهۆی ئەوەی کە زەختیان لە ئێمە کردووە بەهۆی ئەوەی کە بەڕاستی عزێتیشیان نابین بۆ ئەوەی ئێمە وەکو ئینگلیزەڵێ پێویستە دڵڕقبی بۆ ئەوەی دڵسۆزبی چەندها کەسانی سەرکەوتویان پەروەردە کردووە بەڵام بەڕاستی بەهۆی ئیمکانیاتی مادی لەوانەیە حکومەتەوە بەهۆی ئەوەی کە کۆمەلگا بەرەو زۆر بوون و بەرەو قەرەباڵغی ئەچێ قوتابخانەکان تۆزە قەرەباڵغ بوون ئەگینا بەڕاستی نادیدەکردن و پشتگوێخستنی قوتابخانە حکومیەکان بێوجدانێکی گەورەیە ئێمە بیکەین و من قەناعەتم وایە ئێستاش چەندەها قوتابخانە هەیە لە هەموو شارەکانی کوردستان چەندەها کەسی سەرکەوتوو کە چەندەها کەسی پێشەنگ بۆ وڵاتە بەرهەمەهێنن وەکو پەیمانگاکان بەشی دووەمی کا بەڕاستی ئەتوانین بڵین ئێمە لەگەڵ ئەمەشا بێوجدانی نەکەین بەرامبەر ئەم پەیمانگانە کە بەڕاستی خزمەتێکەکەن بە کۆمەلگا لەوەی کە بۆ نمونە زۆر جار لەو پەیمانگانەی خۆمانە هاوڕەکانم ئەڵەن 7 یعنی سیاڵێ حەو مامۆستای باشی چەند مەکتەبمان لە شوێنێک کۆ کردووەتەوانێ زۆر جار هاوینەکە کە ئەمە بە فەراقێکی گەورەیە بۆ تەلەبەی پۆلی ئەمە وای نەکردووە کاریگەری لەسەر ئەدای ئەو مامۆستایانە بکات لە کاتی خەریکی ئیشە حکومیەکەیانن طبعا ئەمە هاوینانە بەڵێ پەیمانگاکان هاوینانە بەڕاستی کە ئەمە ئەکەن زوم قەناعەتم وایە ئەم هاوینە زۆر باشە پۆینتێکە وەکو بڵێ تەمەنێکی زۆر گرنگە چارەنووسازە بۆ قوتابی ئەم هاوینە لە ماڵەوە نەبێت
ئامادەیکەین ئحمای بۆ بکەین بۆ ئەوەی بڵێ ئەچێتە زستان بۆ قوتابخانەکەی خۆی وە قوتابێکی 2 ساڵی لێ کە لە سەردەمی ئێمە ئەم ئاسانکاریانە نەبووە بەڕاستی ئەم تەساهولانە نەبووە سەبارەت بە قوتابخانە ناحوکمیەکانیش حکوومەتی هەرێم بە دەستخۆشیەوە بەڕاستی زەختێکە کاکە بەڕاستی ئەم شوێنانە خوانەخواستە نەبن بە ناوەندی بازرگانی و بازرکاریکردن بە گیرفانی قوتابی و بە ڕۆڵی وەزارەتی پەرۆدە لەوێ ڕۆڵێکی بەڕاستی ڕۆڵێکە و جەنابی وەزیر جێگەی دەستخۆشیە بەڕاستی لەو بابەتەیە ڕۆڵێکی گرنگ بۆ مۆزوعات و زەختێکی باشەکە کە من بۆ خۆم لەوانەیە لەو کەرتە ناحوکمیە بم بەڵام دەستخۆشی لە جەنابی وەزیرەکەم کە ڕێگەی نایەوە باوە چونکە کاگیادگار ئەوەی گرنگە لێرە ئەمە زۆر گرنگە ئەم خاڵە کە لەگەڵ جەنابی وەزیرشا چەند جار باسمان کردووە ئێمە نابێ 200,000 قوتابی وەک شەنگەخان فەرمووی هەمووی ئامادە بکەین بۆ کولەی پزیشکی ئەبێ ئێمە خەڵک فێر بکەین وارەکانی دیکە لە هەر وڵاتی خۆڵکی بۆ بێنین لە پێش بەرنامەکەشا باسمان کرد ئەبێ ئێمە ئەگەر بچێتە کوردی ئەگەر بچێتە وەرزش ئەگەر بچێتە فیزیا ئەگەر بچێتە کیمیا زۆر گرنگە ئەم کەسە کە کۆلێژی تاو کرد بتوانێت بژی ناکرێ هەرتوب ئینسان بژێنێ ناکرێ هەر هەندەسە ئینسان بژێنێ من لەم ڕۆژانە قوتابخانەیەکی ناحوکمی بینی بەداخەوە خۆی کرد بە کۆلێژی پزیشکی ئاوتی 30 تەلەبەمان هاوهاتۆتە کۆلێژی پزیشکی باشەکە کە تۆ 500 تەلەبەت هەیە بۆ هەر تەقدیری ئەم 30 تەلەبە ئەکەی کەواتە تۆ دیکە سار دەکەیتەوە کەڵی کە تۆ هیچت بە هیچ نەکردووە شکاندنی ئینسانێتی 430 کەسەکەی تۆ بۆی ئێمە بەڕاستی کاگەکدار زۆر گرنگە نابێ قوتابخانە ناحوکمیەکان ببن بە داینەمۆی ئەوەی ئێمە معمەلی دروستکردنی تەلەبەی تۆ بۆ تەلەبەی ئەندەسەی نەخێر ئێمە کارگەی دروستکردنی مرۆڤین کارکەی دروستکردنی ئینسانی مرۆڤ دروست چییە لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی معرفیەوە دروست بێت ئەکرێ باخەوانێک بێ لە دکتۆرێک زۆر تەندروستتر بێ لە ڕووی نەفسیەوە ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە زۆر سپاس دەکەم بۆ کۆتاپەیان دێمەوە خزمەتت شەنگە خان وردە چکە میوانی دیکەم هەیە لە کۆتایی نزیکە بینەوە من دایمەنەوە تێبینیە لەلام کاکیادگار شەنگە خان بۆ بینەرانی ئەزیزیش زۆرینەی ئەوانەی پەرلەمانتار بوون کە خولی پەرلەمانەکە تەواوەکەن ونەبن نایان بینینەوە وەزیرە و ون ئەبێ نایبینیتەوە بەڕێوبەرێکی گشتیە دەستی ڕۆڵی لە ناو کۆمەڵگەن نابینیتەوە کە کاریگەریەکی ئیجابی دابنێ بابەتێکی دیکە یەکەمەکانن کە دەستەبژێری کۆمەڵگەن ماندوو بوون بەری ڕەنجی خۆیان وەرگرتوتەوە بۆیە جێگەی تەقدیرن بە هەموویانەوە ئەوانەی کە دەرنەچووە تا ئەوەی کە بەرزترین نمرەیەناوە هەمویان وەکو جەنابەت وتت لە بواری تاکسازی و مرۆڤ دۆستی ئێمە هەمویان وەکو ئینسان و خەڵکی گرنگ و تاکی پێویستە سەیرەکەین یەکەمەکانمان ونەبن زۆر جار ئەڕواتە پزیشکی یا نمرەکەشی بەرزە بۆ ناچێت حەزی لە ئەندازیاریە هەیە یەکەم بووە ئێستا لە بەشی ئینگلیزیە خوێنێ ئاساییە ون ئەبن کاریگەریان نامێنێت تەواوی جەخت و تەرکیزیان نێنە سەر ژیانی خۆیان جەنابتان ئەمەتان نەکردووە شتێکتان داناوە بە ناوی ستەدی سکوادەوە زۆر بە کورتی پێم بڵێ تۆ خوێندکاری کۆلێژی پزیشکیت ئەرکت زۆرە کاتت زۆر کەمە چۆن ئەتپەرژێتە سەر ئەوەی ئەم پرۆژەیە بکەی و پرۆژەکە بۆ خزمەتی کێیە زۆر بە کورتی بێ سپاس دەکەم طبعا پرۆژەکە بۆ یارمەتیدانی خوێندکارانە لەوە پۆلی دوانزە و سەرجەم خوێندکاران ئەمە جوانە خوێندکارانی زانکۆش بۆ هەڵبژاردننی بەشێکی گونجاو طبعا لەسەرەوە دەستمان پێکرد کە ئێمە خۆمان کەتەلەو بووینە یەکەمێک نەبووە ئامۆژگاری لێ بکەین گەشتن بە یەکەمەکان زۆر قورس بوو ینی نە لە کاونتەکانیانەوە نە لە فەیسبوکانە نەتوانی قسە لەگەڵێکی جانە بکەین ئەم من و چەند هاوڕێکم هاتین ئایلەکان و خوێندکار سەرکەوتەکانی پۆلی دوانزەمان کۆ کردەوە کە لە ڕێی کورتە ڤیددیۆکانمانەوە ئەزمموی خۆمان بەبێ بەرامبەر و لەگەڵ خەڵ بەشەکەن لەگەڵ قوتابیان و خوێندکاران بەشیەکەن و شەیرێکن لەگەڵ لە فەیسبوک بەڵێ هەر بژین ئەمە ناوی ستەدی سکوادە بۆ ئەوەی هەمووان سوودی لێ ببینن من زۆر سپاس دەکەم زۆر دڵخۆش بووم ئەم شەو لێرە بوون مامۆستا یادگار کۆتاپەیامت بە کورتی زۆر سپاس دەکەم سپاس بۆ جەنابی شتکا یادگار کۆتاپەیامی من ئەوەیە بەڕاستی کە ئێستا قوتابیانی پۆلی دوانزە نەستن ژێر هیچ سترێسێکەوە بە دوای ئەو خەون و ئامانجە بن کە هیوادارم دایان نابێ پامێکی زۆر گرنگم بۆ دایک و باوکان ئەوەیە لەم کاتە لەگەڵ مەعاناتی قوتابیەکانیان نابژین لەگەڵ یان نابژین ناکرێت قوتابیەکە بەڕاستی بۆ خۆی سعی بکات و دایک و باوکی ئامۆژگاری کا موبایل بەکارێنێ بەس دایک و باوکە خۆی موبایل بەکاربێنێ با لەم کاتە دایک و باوە لە کۆمەڵی خۆشی خۆیان ببورن لە پێناوی ئامانجی قوتابیەکان چکە قوتابیەکان ئەم ساڵە ناگەڕێتەوە پۆلی دوانزە موبایل لێتەوە من زۆر جار بە قوتابیەکان ئەڵم فەیسبوک و ئینستاگرام و سناب لە ئیمتحانە نایەتەوە هەمووی قەرەبووە ئەبێتەوە هیچی لە ئیمتحان نایەتەوانێ بۆیە داوا لە دایک و باوکانەکەم جەوی یعنی سترێسی مناڵەکانیان تێک نێن جەوی نەفسیان تێک نێن بەڕاستی ئارامیان کەنەوانێ
پێیان بڵێن ئەو ئامانجەی دایناوە هەوڵ بن لەگەڵیان بۆ ئامانجەکە هەر شتێکە لەم کاتەیە ئەوە زۆر گرنگە و من خاڵەکانەوەنەیەوە باستان کرد لە بەشەکانی دواتری بەرنامەکە ورتر لە سەریانەوەستین مامۆستا یادگار قادر پەروەردەکار زۆر سپاس کە ئەم شەو ئازێتان کێشا و ئەرکتان کێشا و لێرە ئامادە بوون شەنگخان شەنگخەلیل یەکێک لە یەکەمەکانی ساڵانی ڕابردووی هەرێمی کوردستان لە پۆلی 12 هیوای سەرکەوتنی زیاترت بووە خوازین هەرگەشاوە بن زۆر سپاسانەکەم ماندوو نەبن هەر بژین بەڵێ بینەرانی ئەزیز بابەتێکەیە ویستم هەندێک زانیاریتان بۆ بگوێزمەوە لەسەری دیارە ئێمە پێمان خۆش بوو کە باسی کەرتی پەروەردەکەین کە باسی ئەزمونە گشتیەکانەکەین لە چەند ڕوویەکەوە خەمی لێ بخۆین یەکێکی دیکە لەو دیوانەی ڕەهەندانەی کە ئێمە خەمان لێ خواردووە ئایا لە کاتی تاقیکردنەوەکانە با بڵین هۆڵەکانی تاقیکردنەوە تا چەندە ینی لە هەموو ڕوویەکەوە گونجاون هاوڕێیان خۆ ئاگدارم بکەنەوە یەک پرسیاری زۆر گرنگم بیرچوو لە شەنگخانی بکەم ئەگەر دەرفەتێ بە ئەو پرسیاری لێ بکەم باش زۆر شتێکی گرنگم بیرچووەوە مامەڵەی چاودێرەکان لەگەڵتان چ جۆرە مامەڵەیەک بوو لە کاتی تاقیکردنەوەکان بەڕاشکایی و بەبێ شەرم طبعا بۆی باش خراپەکان بێک و تێکەڵانێک بێگومان هەیان بوو زۆر باش بۆ بدایک و باوکی خۆی ئەنیۆر مناڵەکانی خۆی خەمی ئێمە بوو بەڵام هەش بوو زۆر بەناخۆشی تەعاملی لەگەڵاکردین بۆ نمونەیەکێک لە چاودێرەکان من لەگەڵ خۆتا ڕوویداوە شت لە ئیمتیحانی ئینگلیزی بوو لە کاتەکە 5 دقەیەکی مابوو پێی وتم تۆ 3 مانگە لە ماڵەوەی ینی چی دەکرد ئەی بۆچی ناڕۆیتە دەرەوە ئێستا من داوا لە هەموو چاودێرەکانەکەم بەجددی مراعاتیان بکەن 5 دقە بۆ ژیانی ئەوان هیچ ناگۆڕێ بەڵام ئەوە هەموو ژیان و ڕەنجی ماندووبوونی 2 ساڵی تەلەبەکانە زۆر هەر بژیت دەستخۆشی بۆ ئەوانەی کە لە ئەرکەکەی خۆیان تێگەیشتون تکاش لەوانە ئەکەین کە وەکو پێویست لە ئەرکەکە تێنەگەشتون هاوکاری خوێندکاران و قوتابیان کەن دووبارە زۆر سوپاسانەکەم بۆی پەیامەکەم تەواوکەم کاک ئومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبا بەڕێوەبەری گشتی کۆنتترۆلی کارەبای هەرێم لە ڕێگەی بەداخەوە لە بەرەوەی لە ئەرک بوو لە دەرەوەی ینی هەولێر بوو لە دەرەوەی سلێمانی بوو نەمانتوانی بگەینە خزمەتی بەڵام بە دەنگەنامەیەک پێی ڕاگەیاندین کە وەزارەتی کارەبا هەمانگی تەواوی لەگەڵ وەزارەتی پەروەردە هەیە سەبارەت بە کاتی تاقیکردنەوە و ئەزمونە گشتیەکانی پۆلی 12 هەماهەنگیان کردووە بۆی لە ڕێگەی شارەکانەوە لە ڕێگەی ئیدارە سەربەخۆکانەوە لە ڕێگەی پارێزگاکانەوە هاوکاری تەواو بە هۆڵەکانی تاقیکردنەوە ببەخشن لە ڕووی دابینکردنی کارەبا بۆی خوێندکاران و قوتابیان لە کەشێکی هێمنە بەم جەوە خۆتان نەزانن ڕۆژانە چەند گەرمە بتوانن تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن و تەنانەت باسی لەوەش کرد کە جەنابی وەزیری پەروەردە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتە ئەوەی وەکو ڕاستپاردەیەک مامەڵە لەگەڵ کردوێتی بە یەکێک لە ڕاستپاردەکان کە پێویستە هەمانگی لە نێوان وەزارەتی کارەبا وەزارەتی پەروەردە بێ بۆ ئەوەی کارەبا دابین کرێ بۆ خوێندکاران و قوتابیان من وردە میوانی داهاتوم بانگەکەم زۆر سوپاسانەکەم مامۆستا یادگار شەنگەخان بەڵێ دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی لێرەیە و ئێمە وردە بە خێراتنی ئەەکەین بۆی بێتە ناو ستۆدیۆی بەرنامە سڵاو دکتۆر گیان ماشەڵڵات لێبێ بفەرمە ئێرە با لە نزیکمەوە بیت چۆنی دکتۆر گیان سەرچاوماتی ماشەڵڵات لێبێ دکتۆر هەرگەنج و هەرگەنجە بیتەوە یاخوامان باشم دکتۆر گیان چۆنی ڕۆژەکەتان باش بوو الحەمدولillah با بچینە ناو باسەکەمانە و باسەکەمان تایبەتە بە پۆلی 12 جەنابیشتان لەو بوارەیە بە بەردەوامی قساکەن ئێمە ڕاپرسیەکیشمان کرد لە ناو خوێندکاران و قوتابیان لە ڕێگەی بڵین ئینستاگرامەکەمەوە بەشێکی ئێجگار زۆریان پێیان خۆش بوو جەنابەت ببینن سوود لە ئەزمون سوود لە ڕاستپاردەکان سوود لە ڕێنمایی و ئامۆژگاریەکانت وەربگرن ئەگەر لەم بەرنامەیە گرنگترین ئامۆژگاری هەر لەم سەرەتایەوە پێشکەشی بە خوێندکاران و قوتابیانی پۆلی 12 بکەیت چییە دانیشتون بە دیارمانەوە خۆیان کە سوکاریان ئەیانەوەی گویان لە جەنابەت بێت جوان ڕەجا بە پرسیارێکی تۆزێ هین دەست پێ کرد چکە ڕەنگ بۆ ئامۆژگاریمان زیاتر بۆ قوتابی
جاری وایە بۆ مەگەر بڵێ ئانوساتەکەات تێگەنا پێش لای هەموو باسەکە بۆ قوتابی باشترین و چاکترین شت ئەوەیە کە ڕێڕە و ئامانج و ئاوات و ئەو جەدوەل و پرۆگرامی دایناوە نەیگۆڕێ ئەوەی کە من لەم چەند ڕۆژەیە هەستی پێ دەکەم جاری وایە لە ماوەی هەفتەیەک 5-6 ڕۆژێکە چەند بڕیارێکەدا ئەم دووانەیە خەمە دەوری دووەم نەخێر ئەیکەمە تەحسین معدل نەخێر ئەیکەم بە یەکوانەی نەخێر ئەیکەم بە دووانەی ئەم تەوەتر و دوو دڵی و دڵ ڕاوتی و قەلەقیە لە هەموو علمە زانستیەکانە لە هەموو ڕۆشنبیرەکانە لە بواری ئەگەر باسی ڕۆشنبیری بکەی باسی علم نەفس بکەی باسی بەسەرەن زانستی ئیدارە بکەی کێشە و ناڕەحەتی و مشکلە و بێتاقەتێکی زۆری بۆ دروستەکە لەبەرەوە خاڵی یەکەم پلانەکەی خۆی نەگۆڕێ خاڵی دووەم کە بتنەچینە سەر خاڵی دوم ئەگەر بیرت نەچێتەوە ئەی چی بکەن ئێستا ڕەنگە دانیشت بێ بڵێ باشە چۆن زاڵم بەسەرم ئیستیمراریەت کۆنتینوەس هۆکاری سەرکەوتنی زۆرە لە خاڵەکان یعنی سیارە بۆ ئەگا بە شوێنێک لە ئەنجامی بەردەوامی حزبێک بۆ ئەگا بە دەسەڵات لە ئەنجامی بەردەوامی جەنابەت بۆ مثلا ئەم بەرنامەیە و ئەم تەرتیبات و ستودیۆ و ماشەڵڵا 8 کامێرە خزمەت دەکات لە ئەنجامی بەردەوامی ڕەنگە دەیان جار عریزە تەقدیم کردوێ بۆ کەی 24 تا ئەم فکرێ هاتۆتە کایە بۆیە بە بەردەوامی و بە ئیستیمرارەتی تۆ بە سووربوون لەسەر ئەوە خاڵێکی یەکەم گرنگ و مهمە خاڵی دووەم کە گرنگ و مهمەویش ئەوەیە کە استیغلالی کات بکرێت یعنی ئەمە لە هەموو عالەمە شتێکی پێ دەڵێن تایم مەنیجمنت کە ئەمە تەنها بۆ قوتابیمان نییە بۆ دایک و باوکشمانە بۆ خانەوادەمان تایم مەنیجمنت واتە ئیدارەدانی ئەو کاتە زۆر گرنگ و مهمە یعنی ئەبێت جەدوەلێک دانێ پارچە وەرەقەیەکی ئاوا دانێت ئەم گەنجە جوانە لە ئێستەوە هەتاوەکو بە کەلۆری هەیە دوای چەند ڕۆژی لەناو بە کەلۆریە دوای ئەگەر دەوری دووەمی هەبێ و هەتا دەوری دووەمیش تەواو بێت ڕۆژ 24 ساعتە ئەم 24 بۆ یەکەمەکەی هەرێم دووەمی هەرێم کە ئیساکێ لێرە دانیشت بۆ ئەو خانمە بەڕێزە لەگەڵ ئەوەی ئاخر کەسیش لە کوردستانە ئەسڵ ناوی لە زانکۆ پەیمانگانایەتەوە کاتەکە وەکو تایم 24 ساعتە بەس ئەمە تەوزیعات و شێوازی بەکارهێنانی ئەم کاتەیە کە گرنگ و مهمە بۆیە باشترین دابشکردنی کات چه جۆرە کاتێکە بڵێ هەر کەسە و جۆرێکی بۆ سیارێکی جوان باشترین کات دابشکردن بەڕای من ئەوەیە کە زوڵم لە هیچ نەکرابێ 5 ساعت بۆ 6 ساعت خەو چکە سلیپ بەشێکی گرنگ و مهمە ئەتوانم بڵم یەک لەسەر چواری کاتەکەی بداتێ زەرە ناکە بە نزیکەی 2 ساعت بۆ 3 ساعت خواردن و چای و ساردەمەنی و تەرتیبات و بۆ نمونە مەسەن شلەمەنیەکان ئەوە بۆ خۆی گرنگ و مهمە کە ئەتوانین بەمەوە بگاتە نزیکی 8 ساعت بۆ 9 ساعت دوای نزیکی ساعتێکیش تقریبا ئەتوانین بڵین یان بۆ 2 ساعت فراغ هەبێت یان سپیس هەبێت لە بینی خوێندنەکانە ئەگەر ئاوای لێ بکەن بە نزیکەی تەسەورەکەم لە بینی 10 ساعت بۆ 14 ساعت بمێنێتەوە بەڵام بەو مەرجەی کە زۆر جارێمە باسمان کردو لە کۆڕ و سمینارەکان خەوێکی پچڕ نەبێت خەوی چکە خەوی پچڕ یعنی وەکو بە حکمەوەی کە دکتۆرم خەو ینی بەڕاستی ئەگەر کۆنتینوس نەبێ و بەردەوام نەبێ و بەسەر یەکەوە نەبێت خەویڵەوە بەڵێ ئێستا تەلەبەت چیەکە 2 ساعت عەسرە خەوێ 2 ساعت ئیشا خەوێ 2 ساعت شەوە 2 ساعت پێش خراپەکەی لە چیە ئەو چێژە وەرناگرێت شتێکی لە تۆبا پێی دەڵێن سوپەرفیشیال سلیپ لەگەڵ دیپ سلیپ ئەبێ بچیتە دیپ سلیپ اینجا هۆرمۆنات دەردرا و ئیسراحەتت کردووە ئەوەی تر وەکو وایە من و تۆ چوونە بۆ سەفەرێک دەدەقە چارێکێک بە کوشتنەکە پشتمادا تۆزە ئیسراحەتەکەی بەس سەر ئێشە و بێتاقەتی و ناڕەحەتەکەت ڕەنگە لە کۆڵ نەکاتەوە باشە ئەمانە هەمووی ئامۆژگاری گرنگ بوون بابەتێکی دیکە کە شەنگەخان باسی کرد نووسیمەوە لای خۆم پێم خۆش بوو جەنابەت قسەی لەسەر بکەیت ئەڵێت زۆر جار لە کاتی تاقیکردنەوەکانە قوتابیانی پۆلی 12 وەهم بۆ خۆیان دروستەکەن شتێک لە نەبوون ئەهێن نەبوون و ئەیکەن بە خەیاڵ لای خۆیان لەوە نازام ڕەنگە دەرنەچم دەرسێک بخەمە خولی دووەم ڕەنگە لە وانەیە باش نەبم ڕەنگە پرسیارەکە وابێ ڕەنگە چاودێرەکە وابێ ڕەنگە هۆڵک ئەمە زیانیان پێگەێنێت لە کاتی خۆی ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکان جارێکم کۆزەکەی بڵین سەبەبەکەی بڵین عادەتی وایە ئەو تەلەبانە کە مانگە 2 مانگ لە ماڵێکە ئەبێت لە چواردەوری خانوویەکە بێت لە چواردەوری ژوورێکە بێت چوونە دەرەوەی نابێت تێکەڵاوی خەڵکی نابێت تەنها یەک جەو لە بەرگ بۆ بەرگ لە فیزیا بۆ کیمیا لە کیمیا بۆ تفتەخوێ لە تفتەخوێ بۆ خێرایی ئەمە زۆر جار حاڵەتی بۆ دروستەکە کە ئێمە لە توبی شار خوێندومانانی نەخۆشی دەرونی لە چی دروستە بێت لە ئەنجامی تێکەڵاو نەبوونی خەڵک لە ئەنجامی ئەوەی خۆت ئەخۆیتەوە لە ئەنجامی ئەوەی کە هێواش شێواش وەکو سینارۆ بۆ خۆ دروستەکەی احتیمالە ئاوا بێ احتیمالە ئاوام لێ بێت تەلەبێک دوێنە تەلەفۆنم بۆ کاڵێ کاکتۆ سکسون و ڕشانەوە بڵاوبۆتەوە تۆ بڵێ من توش نەبم چی بکەم بۆی سکسون و ڕشانەوە نەگرم یعنی لە ئێستەوت بڵا هاکاگرتن وتم
وتم كرم أجر أوا بالرهاك هرب تقول لطبعة لأنجامي قلقي قولون تكشبه لأنجامي قولوني قابزي وبون منسك شون ورشانو يلنجو أنا بود درسبه لبروتم كرة جوانا كم هر بو خوي بمدير كدنوية حالتك بو خود درس كدو كواتا أو حالتك زور جرنجو يعني بيم خش ولا ما كبود اسمه بو أوي أما توش نبي دبيت شون قارني تابيت جو قارني تابيت جارك استدعيك سيري برنامج كمان كاد نوي شبك أكرة جوانا كبابرين تاشريني تابان بما دنيا كاونا بلا بما ابديت بيت لانه اقريته امر لو الرجلان بوشني تابان بون ونالم لانه اقريته بمالو لان تهد وانصب خويندني بو بكري اكرم بون وجه بندي مسر رولي خيزان كاتبوي ام سيناريو دروس نكا ام سيناريو خرافه دروس نكات ابي وابت ام سيناريو براستي لانجامي بيركدنوي هلي خويتي من لما تركيزي لسر وانا كان خوي تركيزي لسر جدولي خوي بيت فوكس وتركيزي لسر سوشيال ميديا نبل لسر قصي وتي نبل تصورناكم او حالته كشي بو دروس باش من پێم خۆش بوو لەم بەشەی کە جەنابەت میوانداری یەکەم قوتابیەکی دیکە لە ڕانیەی ئەزیزەوە شانیا خان شانیا عوسمان کە لە پۆلی دوانزەیە شەنگ پۆلی دوانزەی تەواو کردووە و قۆناغەکەی تێپەڕاندووە شانیا ئێستا لە ناو ئەو قۆناغەیە شانیا خان سڵاوتان لێبێ ماندوو نەبن خوای گەورە یارمەتیتان باد لەم قۆناغا گرنگ و چارە نووسازەی ژیانتان ڕۆژانە پێم خۆشە بزانم وەکو خوێندکارێکی پۆلی دوانزە دکتۆر باسی کۆمەڵی خاڵی کرد کاتەکانی خۆت چۆن بەسەرەبەی و چۆن پلانت داناوە چۆن خۆت ئامادە کردووە بۆ تاقیکردنەوە و ئەزمونە گشتیەکان کە چەند ڕۆژێکی کەمی ماوە. بسم الله الرحمن الرحيم صارتا زور سواز بۆ تۆ یادگار بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە من وەکو قوتابێکی پۆلی دوانزە کە ئێستا وەکو خۆت فەرموود کاتێکی ئەوەندە زۆری نەماوە بۆ تاقیکردنەوەکان ئەویش ئەوەیە کە ڕێخستنی کاتەکان زۆر گرنگە هەر وەکو کە دکتۆری بەڕێزیش ئاماژەی پێدا ئەویش ئەوەیە کە تقریبی 6 ساعتێک بۆ 7 ساعتێک خەوتن و لەگەڵیدا جیاکردنەوەی کات بۆ ئیسراحەت و خواردن و لەگەڵیدا نزیکی دەبوو 12 ساعتێک کۆششکردن و سعیکردن ئەوە بەرنامەی منە ڕۆژانە ڕاستە هەندێک جار ڕەنگە کاتەکە بگۆڕێت لەبەرەوەی ئێمەش مرۆڤین ئەکرێت کە هیلاک بین ماندوو بین بەڵام ئەوەی گرنگە کە ئەوەیە ئێمە بەردەوام بین ڕاستە ئێمە ماندوو دەبین بەڵام لە کاتی ماندووبووندا ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە پشوو وەرگرین نەوەک واز لە ئامانجەکەمان بێنین لەبەرەوە پێویستە کاکە بەباشی پشووی وەرگرین بۆ ئەوەی کە بتوانین لەسەر کۆششکردنەکەمان بە شێوەیەکی گونجاو بەردەوام بین تاوەکو بتوانین کە سەرکەوتنێکی بەرچاو تۆمار بکەین. باشە شانیا خان چەند ڕۆڵی خێزان لەم بابەتە چەند گرنگە کە من ئەڵێم خێزان ئەگەر قسەیەکی شتەیە لەسەر ناوەندەکانی خوێندن لەسەر چاودێرەکان لەسەر کۆمەڵگە بەگشتی ئێستا کاتێتی بیکەی بۆ ئەوەی بتوانین پێشوەختە هۆشیاریەک دروست بکەین کە چۆن مامەڵە لەگەڵ قوتابیانی پۆلی دوانزە بکرێت لەم قۆناغە چارە نووسازە کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد 12 ساڵ لە ساڵێکە ساڵێک لە چەند مانگێکە چەند مانگێک لە چەند ڕۆژێکە چەند ڕۆژێکیش لە چەند ساعات و لە چەند ساتێکە ینی داهاتووتان دیاریەکە ڕۆڵی خێزان و ئەو شتانی کە ئاماژەم پێکرد چەند گرنگە لەم بابەتە وەکو ئەزمموی خۆت. ڕاستی خێزان کاریگەری زۆری هەیە لەسەر قوتابیانی پۆلی دوانزە ئەویش ئەوەیە کە یارمەتی دەرێکی زۆر باشی قوتابیان بن ئەویش بەوەی کە ژینگەیەکی لە باریان بۆ بڕەخسێنن ینی ناکرێت کە قوتابیەک خوێندکاری پۆلی دوانزە بێت بەڵام دایک و باوکێک لەولاوە بێن کێشەی خێزانی دروست بکەن لە ناو ماڵەکەدا کە سوپاس بۆ خوای گەورە خێزانەکەی خۆم ئەو ژینگە ئارامیان بۆ ڕەخساندوم ئەویش لەوەی کە بە جیاکردنەوەی ژووری تایبەت بێ ڕاستە ڕەنگە هەندێک خێزان هەبێت کە لە توانایدانەوێت بەڵام گرنگ ئەوەیە کە تەنانەت ئەگەر مەتر بە مەترێکیش بێت بۆ قوتابیەکانی دابین بکەن بۆی کە بتوان لە ژینگەیەکی ئارامدا بخوێنن و خاڵێکی گرنگ هەیە ئەویش ئەوەیە کە بتوانن کە چۆن دڵێ لە لایەنی دەرونیەوە قوتابیەکە نەشڵەژێن ئەوەی بەوەی کە بەردەوام بڵێن بڕۆ بخوێنە بڕۆ سەعیدکە چ شتێکەیە لەناو هاوڕێکانتانە باسی یەکەن کە هاوڕێکانتی بێزار کردووە ینی بۆ نمونە لە ناو خێزانە یا لە ناو کۆمەڵگەی یا لە هەر شتێک لەم قۆناغی کە ئێوە خۆتان ئامادەکەن بۆ قۆناغێکی گرنگی ژیانتان چ شتێکەیە کە باسیەکەن لە ناویەکە وەکو بێزاری وەکو نیگەرانی باسیەکەن پێتان خۆشە خێزانەکان پێی بزانن چارەسەری بکەن و پێم خۆشە پەیامێکیش بۆ بابەتە بنێری لەم ماوەیە چەند گرنگە
کچەکان و مناڵەکانیان کوڕەکان و مناڵەکانیان زۆر سەردانی ماڵی باوک نەکەن ئەگەر کچیان هاوسەرگیری کردبوو کوڕیان هاوسەرگیری خزم و کەس و کار کاتێکی باش نییە بۆی بێن لەوێ وەکو کورد دەڵێ دای بکوتن و دابنیشن بە ئیسراحەتی خۆیان لەم ڕۆوە حەزەکەم ڕای تۆ بزانم. زۆر ڕاستە ئەوەی کە لەگەڵ هاوڕەکانمان ڕاستی زۆر جار قسەی لەسەر دەکەین ئەوش ئەوەیە کە خزم جیران هەرچی دێت دەڵێ چیت کرد لەگەڵ پۆلی 12 وەڵڵاه زۆر بخوێنە زۆر هیلاک بە یعنی ڕاستە ئێمە خۆمان پۆلی 12ین ئەو شتانی کە ئەوان دێڵێن هەمومان بەڕاستی خۆمان ڕەنگە بە زیادیشەوە بیزانین بەڵام ئەوەیە کە ئەوان بەڕاستی سترێسێکی زۆر دروست دەکەن ئەویش بەوەی کە بەردەوام دەڵێن دەی بڕۆ بخوێنە سەعید کە زۆرت نەماوە زۆر خۆت هیلاکە بەخوا ئەو ساڵ دەرەجە نهێنی ئاوا دەبێت دەرەجە نهێنی ئاوا دەبێت یعنی سترێسێکی زۆر دروست دەکەن اینجا لەلایەنی خزمیشەوە کۆی کە خۆت باست کرد بەڕاستی زۆر گرنگە کە ئەوەندە سەردانی ماڵێک نەکەی کە قوتابی پۆلی 12یان هەبێت کە خۆم الحەمدولله لەولایەنەشەوە شکور بێکێشەم بەس یەک خاڵ هەبوو کار یادگارەوەی شەوەیە کە هەر پێشەوەی بەنامەکە دەستی بکات دام نەبوو کە ئاماژەی پێ بدەم ئەوی شەوەیە کە لە کاتی تاقیکردنەوەکاندا بەڕاستی لە پێیجەکاندا بەردەوام ئەوە بڵاو دەکرێتەوە وەڵامەکان بڵاو دەکرێتەوە ینی سێری وەڵامەکان بکەن وەڵامەکان باشکە یەکتر بڵاو دەکرێتەوە کە بەڕاستی ئەوە زیانێکی زۆری هەیە بۆ سەر قوتابی پۆلی 12 ینی بە پێوەی کە من خۆم ئەزمموی زۆر قوتابی پۆلی 12 سیر کردو و گوێ لەگرتووە ئەوش ئەوەیە کە دەڵێن ئێمە بە وەڵامدا سیرکردنی وەڵامەکان کاتێک دوای امتحانی وزاری کە هاتووینەتەوە بڵاو دەکرێتەوە سترێسێکی زۆری بۆ دروستکردین زیانی زیاتر لە نتوانین بۆ تاقیکردنەوەی دواتر بەباشی بەڵێ زیانێکی زۆری هەیە ئەوش بەوەی کە وا لە قوتابی پۆلی 12 دەکات کە بەهۆی سێری وەڵامی تاقیکردنەوەی پێشوو دەکات ناتوانێت کە خۆی ئامادە بکات بەباشی بۆ تاقیکردنەوەی دواتر بەڕاستی ئەوە هیوادارم لێرەوە دەنگم گات بە دکتۆر ئالان ئەوش بەوەی کە سانسۆرێک دابنێت لەسەر پیجەکان لەسەر سۆشیال میدیاکان ئەوش بەوەی کە ڕێگە نەدەن کە وەڵامی پرسیاری گوزاری کە بەنمونە ئەمڕۆ امتحان دەکرێت بۆ دوای نۆڕۆکەی وەڵامەکان بڵاو زیانێکی زۆر شانیا خان دکتۆر بەختیار لێرەیە لەو بوارەیە زۆر قساکە بە بەردەوامی پرسیارێکی دیاری کراوت بۆ دکتۆر بەختیار هەیە بەر لەوەی ماڵاوای لێ بکەم وڵا ڕاستی دەستخۆشیم هەیە بۆی لەشی ساغ بێت بەڕاستی زۆر ماندووە لەگەڵ قوتابیانی پۆلی 12دا ئەویش وڵا پرسیارەکەم بۆی ئەوەیە کە چۆن بتوانین لایەنی دەرونیمان بە تەواوەتی جێگیرکەین لەو ماوەیەدا و نەترسین لەوەی کە ئایا بە ئامانجەکەمان بگەین یاخودنا هەرچەندە کە سوپاس بخوا لە قوتابخانەکەی خۆم لە ئامادەی ڕێنی نەحوی ئەو توێژەرمانە بەردەوام هاندەرمان بووە و بەردەوام پشتیوانمان بووە کە تەنانەت لە ڕۆژانی ئیزندانەوەشدا یارمەتی دەرمان بووە بەڵام پێم خۆشە هەم بۆ خۆم و هەم بۆ ئەو قوتابیانی تر کە دەنگی ئەو باوان نەگەیشتووە ئەو خاڵەمان بۆ ڕوون کاتەوە شانیا عوسمان قوتابی پۆلی 12 خەریکی خۆئامادەکردنە زۆر داوای لێبوردنەکەین من ویستم کەمترین کات لە کاتی جەنابەت بگرم بەڵام بێگومان ئامادەبوونیشت لە بەرنامەکە بە سوود و بە خێری خوێندکاران و قوتابیانەکەوێتەوە بۆ یەوەرکەمان خستە سەر جەنابەت زۆر سوپاس دەکەم ماندوونە من گەلێک سوپاس دکتۆر بەختیار پرسیارێکی کرد من شتێکیشی بۆ زیادەکەم وتی چۆن دۆخی دەرونیمان کۆنتترۆل بکەین بە شێوەیەک زیانمان پێنەگەیەنێ و من شتێکیشی بۆ زیادەکەم چۆن نەهێڵین ئەوانەی لە دەرەوەمانن کاریگەری نەرێنیمان لەسەر دروست بکەین بە تایبەت لە ئێستا و لە قۆناغی دواتر کە تاقیکردنەوەکان دەست پێ دەستخۆشیم هەیە بۆ شانیا تەمەنای لە شتابی تەندروستی بدەم تەمەنتانیا شانیا هەر تەلەبێکی خۆمە لە ڕانیە ئەو مەکتەبەمەناگامان لەوە نەبووە تەنها ڕێکەوت بۆ بەسەلی حاڵەتی دەرونی بەچی تێکەچێت ینی بار بینە سەر کۆزەکەی بێ سەر ئەسبابەکەی سەبەکەی لە ئەنجامی تێکچوونی هۆرمۆناتی لاشە لە ئەنجامی تێکچوونی بەڵانسی لاشە حاڵەتی دەرونی تێکەچێت بۆیە هۆکارەکانی کاتێک ئەگەر بێت و خەو تەندروست بێت خواردن تەندروست بێت وەرزش وجودی هەبێ بیرکردنەوەی ناتەندروست وجودی نەبێ بیرکردنەوەی سلبی یان ڕەشبینانە وجودی نەبێ ئیفێکت واتە کاریگەری چواردەور وجودی نەبێ و شتی دەرەکی وجودی نەبێت چکە بەشێکی دەرونی سلەوەچێ لەم کچە جوانەمان و سەدانی وەکو ئەم لە ماڵەوە دانیشت و عیبی نییە تەلەفۆنێکی بۆ نمونە خاڵێتی یان مامێتی ئەڵێ ڕۆڵە من چیم بەچی کرد تۆ چۆن هەڵە قوڕێنی ئێمە زۆرمان هەڵقوڕان نۆبەی تۆیە
جۆرە مداخلە و جۆرە ئینانە ئینا سوۆسیال میدیا بەڕاستی ئێستا حاڵەتی تێکدات یعنی من سەر بۆ معلومات هێشتا کوردستان باشە من خۆم من سەیرم لێ دێ ڕۆژانە نامم بۆ ئەنێرن بۆ جەناب تێنێن بۆ چەندین کەسی ئەنێرن ئەڵێ پۆلی دوانزەم ئی باشە چۆن مۆبایلێ بەدەستەوەیە چۆن بە ئیسراحەت تا بوونی سوۆسیال میدیا بخۆی کێشەیەکی گەورەیە بوونی با بڵێن تەلەڤیزۆن بە هەموو هەواڵەکان و ئێستا چییە لە هەواڵی زیادبوونی نرخی بنزینەوە هەتا نەبوونی موچە و هەتا ئەوانە حاڵەتێکی دەرونیە بۆیە بێ لەمانە دوورکەونەوە بۆی بتوانن تەرکیز ئەو بارودۆخی کە خێزانش دروستی دەکات ینی حاڵەتێکی دەرونی بەڕاستی زۆر ئارام دەتوانێت خێزان دروستی بکات یان ئێمە خێزانە بەڕێزەکان دایک و باوکە بەڕێزەکان ئێمە شەرت نییە ژوورێکی سێ بە چوار و سپلێکی سێتەنی جاری وایە ژێرزەمینێک بەڵام زۆر تەداخل نەکردن و جار هەندێ وشەی مۆتیڤیشن و هاندان ینی هەر بۆ خۆی من کچێک ئستش دەبیرمە ئەڵێ دکتۆر ئەم قوشەی باوکم زۆر ژیانی منی گۆڕ ئەوت کچم هەتا دکتۆرا بە دوات دەکەوم بەست تکایە بخوێنە و قەلق و بێتاقەت مەبە وشەی زۆر ژیانی ڕەنگە یەک ڕستە ببێ یەک وشە بوو بێت چەند وشەیەک بوو بێ بەڵام کاریگەریەکەی پاڵنانەکەی زۆر سپاس دەکەم دکتۆر دێمەوە خزمەتت بێگومان ئەچمە هەولێر بۆ خزمەتی دکتۆر گەلاوێش عوبێد سیان بڕیاردەری لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان کە بە سوپاسەوە کاتی بە ئێمە و بە بینەران بەخشیوە دکتۆر گەلاوێش سڵاوتان لێبێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە لەو پرسیارەوە دەست پێ یەکەم لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان تا چ ڕادەیەک لە نزیکەوە چاودێری دۆخی یان پرسە تایبەتەکانی پۆلی دوانزەکە و ئایا ئێوە بۆ نمونە قوتابیان و خوێندکارانی ساڵانی ڕابردووتان بینیەوە بۆ ئەوەی گلەی و گازندەکانیان وەربگرن کێشەکانیان و کار بکەن لەسەری وەکو پەرلەمان و پەرلەمانتاران بۆ ئەوەی چارەسەر بێت لەم قۆناغی کە وردە چینە ناویەوە لە ئەزمونە گشتیەکان بەڵێ سڵاو لە تۆ کاگەیەتگار سڵاو لە بینەرانی کوردستان 24 هیوادارم هەموو قوتابیانی خۆشەویستوان ئەوانەی خۆیان ئامادە دەکەن بۆ پۆلی 12 باری دەرونیان جێگیر بێ و سعیەکی باشیان کردبێ و خۆیان ئامادە کردبێ بۆ تاقیکردنەوەکانی پۆلی 12 کە کاتێکی کەمی ماوە. بەڵێ ئێمە وەکو لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان ساڵانە بە دوواداچوون بۆ گیر و گرفتەکانی قوتابیانی پۆلی 12 دەکەین بەر لەوەی تاقیکردنەوەکان دەست پێ بکات و بۆ ئەم ساڵیش لەگەڵ وەزارەتی پەروەردە لەسەر خەتین بۆ ئامادەکاریەکان چیان کردووە هەنگاوەکانیان چۆنە و هەمە هەنجیان لەگەڵ وەزارەتی کارەبا بۆ ئەوەی کارەبا لە هۆڵەکانی خوێندن نەبرێت و هەمە هەنجیان لەگەڵ وەزارەتی گواستنەوە لەبەر هێڵەکانی ئینتەرنێت و مۆبایل ئەو خەتوانە و خەتوانە کەتاکانی تریش کە دانانی پرسیارەکانە و ئامادەکاری و پێداویستیەکانی تاقیکردنەوە بۆ قوتابیانی پۆلی 12 هەنگاوەکان بەردەوامە و بە دوواداچوونیشمان بەردەوامە. هەر بژین دکتۆر گەلاوێش ئێوە وەکو پەرلەمانتاران دیارە ئێوە نوێنەری گەلن لە پەرلەمانی کوردستان نوێنەری ئەو کەسانن کە دەنگیان پێداون نوێنەری ئەو گەنجانن کە ئێستا لە پۆلی 12 کە دەچنە پۆلی 12 هەموو پەرلەمانتارەکان مەبەستم بە تایبەت ئەوانەی لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵان ئەرکەکەیان زیاترە نوێنەری دایک و باوکیانن نوێنەری تەواوی خێزانەکانن ئایا بۆ نمونە ئێوە لە پەرلەمانی کوردستان خۆتان وەکو لیژنەکەتان هەر لە دوورەوە چاودێری دۆخی قوتابیانتان کردووە یان بۆ نمونە لەگەڵ قوتابیانی ساڵانی ڕابردوو دانیشتنتان هەبووە دیدارتان هەبوو لە نزیکەوە لە خەمەکانی ئەوانتان کۆڵیوەتەوە بۆی بزانن چیان ئەوێ کێشەکانیان چییە و چۆن بیگەێنن بە لایەنی پەیوەندیدار. بەڵێ ئێمە ساڵانە مەجموعە قوتابی دەبێنین خاستن ئەوانەی کێشە و گیر و گرفتیان هەیە و ساڵانە ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لە پرسیارەکان هەیە ئەو هەڵی لە پرسیارەکان هەیە ئێمە وەکو لیژنەی لاوەکیمان پێکێناوە بە دوواداچوونمان کردووە و بووینە هۆکار بۆ چارەسەری گیر و گرفتەکانی قوتابیان بۆ نمونە پارساڵ زۆربەی قوتابیان کە وەرنەگیرابوون لە کۆلێژی پزیشکی ئەوانەی کۆنمرەیان لە 99 بەسەرەوە بوو ئێمە وامان کرد لەگەڵ بە هەمە هەنجی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە قوتابیەکان مافی خۆیان وەربگرن و لە شوێنی مەبەستی خۆیان بە پێی کۆنمرەکانیان وەربگیرن. باش کەواتە دانیشتنتان هەبوو لەگەڵیانە باشە ببوورە لە شوێنێک دەنگەکەت پچڕا با من پرسیارێکی دیکە بکەم
بابەتی هەبوونی هەڵا لە پرسیارەکان بابەتێکە هەموو ساڵێ خوێندکاران و قوتابیان بەدەستیەوە ئەناڵێنن و ڕۆڵی نەرێنی هەیە لەسەر ئەو پرۆسەیە کە خۆیانی بۆ ئاماداکەن کە لە ناویدان کە لە ناویدا ئەژین. ئێوە بۆ ئەم ساڵ لە وەزارەتی پەروەردە ینی ئەو زەمانەت و نازانم بەرچاوڕوونی و گرنتیەتان وەرگرتووە کە تەواوی پرۆسەکە بەبێ کێشە بچێتە پێشەوە. دیارە ئێمە پێمان خۆش بوو لەم بەرنمەیە نوێنەری وەزارەتی پەروەردەش ئامادە بێت و قسەشمان لەگەڵیان کردووە، بەڵام پێیان باش بوو لە ئێستاە هیچ قسەیەک نەکەن لەو بارەیەوە. بەڵام ئێمە لە ڕێگەیەم بەرنمەیەوە دووبارە داوایان لێ یەکەین کە پێویستە لەسەر پرۆسەکە ڕوونکردنەوەی تەواو پێشکەش بە خێزانەکان و بە قوتابیان و خوێندکاران بکەن لەو بارەیەوە و هەر شتێکی نوێ ڕوویداوە هەر گۆڕانکاری و پێشاتێکی لە ئێستەوە ئاگاداریان بکەنەوە. پرسیارەکەی من ئەوە بوو بە دیاری کراوی ببوورە ئەو ڕوونکردنەوەی پێویست بوو بۆ بینەرە. فەرموو دکتۆر. بەڵێ ئێمە وەکو ئەوەی کە بە دوواداچوونمان کردووە لە کاتێکی زۆر نزیکدا ئەزمونونەکان و وەزارەتی پەروەردە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەکەن وردەکاری گۆڕانکاریەکان و بەڕێوەچوونی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ڕوون دەکەنەوە هەمووی بەخاڵ. باشە ئەوەی ئێمەش کە داواکاریمان لیان هەیە. باشە دکتۆر ئەرک نەبێت دکتۆر بەختیار لێرە دانیشتووە، دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی مامۆستای زانکۆیە و لە بەرنمەکەمانە حزوری هەیە. پێی خۆش بوو پرسیارێکە ڕاستی جەنابتان بکات. فەرموو دکتۆر. دکتۆرە یانیخوا سەلامەت بی لە شتان ساڵ پرسیارێکم هەبوو من ئەگەر جەنابیشت بە تاکید پۆلی 12 بڕێ بۆیە دالەکە وەرگرتووە خۆم ئاسا لە کوردستانە نرخێکی زۆر دراوە بە پۆلی 12 ڤالی و نرخ یان چی پێڵی سعرێکی زۆری پێدراوە کە معقول نییە دوای 18 ساڵ تەمەن دوای 12 ساڵ خوێندن فۆکەس و تەرکیز لەسەر پۆلی 12 بێ. ئایا ئێوەکو لیژنەی پەرلەمانی ئایا وەکو ئەو کەسانی کە لەو بواریان لە بواری پەروەردە بیت لەوە نەکراوەتەوە کە زەختی لەسەر وەزارەتی پەروەردە بکرێت ئەو نرخە گەورەی پۆلی 12 تۆزێکەم بکرێتەوە دابش بکرێت یانی هیچ نەبێت لە 6 ابتیدایی شتێ دەرەجەی لەسەر بێت لە 3 متەوەسطە شتێکی لەسەر بێت 4 و 5 و 6 ئەعدادی شتی لەسەر بێت اینجا هەمووی کۆکرێتەوە هەڵسەنگاندنی بێ بکرێت بۆ زانکۆ پەیمانگاکە من و تۆش و کاگیادگاریش هەمومان 12مان بڕیوە. بەڕاستی من خۆم پرۆفسۆریای دەرم ئەتراز ئەەکەم کە زیرەکی پۆلی 12 قیاس نییە بۆ زیرەکی لە داهاتووە ئەشێت دەرزی خاصیە بێ و مامۆستای تایبەتێ بێ و مەکتەبی نمونەی هەبێ و دەرەجە بێنێ بەڵام لێت ناشارمەوە ڕەنگە تۆش وەکو من ئەتراف بکەی ئەبێ ئەشێ سەدان و هەزارها هەبێ لە لادەیەکە لە قەزایەکە لە ناحەیەکە لە من و تۆ لە زۆرمان زیرەکتر بێ بەڵام لە پۆلی 12 ئەو بارودۆخی بۆ نەگونجاو بۆی نەیتوانیوە ئەسپی خۆی تاودا. بۆیە ئەمە من هەستەکەم ئەم نرخە گەورە دراوە بە پۆلی 12 کێشەیەکی گەورەیەکە تەنانەت ئێستا وای لاتوە خەڵک 40-50 وەرەقە کۆ دەکاتەوە عایلە هەیە بۆی لە پۆلی 12 لە مناڵەکەی سەرفی کات کە ئەمەش بە فیڕۆدانی پارێزی دکتۆر ئایا هیچی لەسەر کراوە؟ دکتۆر بەر لە بەرنامەکە من لەگەڵ جەنابی دکتۆر گەلاوێش گفتوگۆیەک وردە گفتوگۆیەکمان کرد وتی خەریکین گۆڕانکاری لەم بوارە دروستەکەین باخۆی قسەی لەسەرکە. بەڵێ سەرەتا بە خێراتنی دکتۆر بەختیار دەکەم پێشەوەی وەڵامی پرسیارەکەی بدەمەوە من پێم باشە وەکو ئەوی ئەو گوتی هەر نمونەیەک وەکو خۆم منیش پرۆفیسۆر یاردرم 20 ساڵ مامۆستای زانکۆ بوویمە و لە کۆلێژی پەروەردەش یعنی ئەوەی نەچێتە کۆلیژی پزیشکی شەرت نییە سەرکەوتو نەبێتن ئەوە ئێمە نمونەیەکین لە بۆ قوتابیانی پۆلی 12 لەوانەیە بەڵێ لەوانەیە بارودۆخێک بی کە منی نەگەیاند بێتە کۆلیژی پزیشکی بەڵام من لە کۆلیژەکەی خۆم هەموو ساڵێ بە یەکەم دەرچووم و خوێندنی ماستەر و دکتۆراشم خوێندووە و ئێستاش پرۆفیسۆری یاری دەدەرم لە بوارێکی گرنگیش کە بواری بۆ مامەزانی و مۆلیکولەر بایۆلۆجیە کە بوارێکی زۆر زۆر گرینگە لە ئێستادا. بۆ ئەوەی جوابی پرسیارەکەی دکتۆر بدەمەوە ئێمە ئێستا پرۆژە یاسای پەروەردەمان لە بندەستدایە ئامادەکاری دەکەین بۆ خوێندنەوەی دووەمی پرۆژە یاساکە. یەکێک لە برگەکان لە مادەکانی پرۆژە یاساکە ئەوەیە کە ئەم خوێندنە مەسەلەن ڕێژەی ژمارەی دەرەجەی پۆلی 6 دابش بکرێتن 120 لەسەر پۆلی دەبێتن و 120 لەسەر پۆلی 11 بێ کە ئیمتحانێکی نیشتیمانی دەکەن پرسیارەکان لە وەزارەتەوە دێ بەڵام قوتابیان لە قوتابخانەی خۆیان دەکەن و 160 لە بۆ پۆلی 12 بێتن
کە تاقیکردنەوەی بە کەلۆریەیە بۆیە ئێمە پێمان باشە هەنگاوەکان بەرەو پێش بین وە پێمان باشە گۆڕانکاری لە وەرگرتنی قوتابیان لە زانکۆکانیش بکرێتن بەڕاستی ئەوە چکە ناکرێت قوتابی تەنها لەسەر ژمارەی لەسەر معدەلی پۆلی دوانزەی لە زانکۆکان وەربگیرێت پێویستە تاقیکردنەوەی تایبەت هەبی قوتابی هەیە لە پۆلی دوانزە دەرفەتی بۆ نەرەخساوە کۆنمرەیەکی بەرز بێنێ بەڵام کاتێک دەچێتە ئەو تاقیکردنەوەی کە ئەو کۆلیژە بەرزەهەیەتی لەوانەیە یەکەم دەربچێتن لەو تاقیکردنەوەی بۆیە پێویستە ئێمە هەنگاوی جددی بنین و لەسەر ئەم هەنگاوە ئیشەکەی خۆشحاڵیە کە لەم پرۆژە یاسایە زۆر سپاس دەکەم دکتۆر گەلاوێش من لە خزمەتی جەنابتانە کاتم تەواو بوو جەنابی دکتۆر گەلاوێش عوبێد بڕیاردەری لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ زانیاریە بە نرخەکانت ماندوو نەبن دکتۆر بەختیار بابەتێکی دیکە هەیە پێم خۆشە لەگەڵ جەنابتە وردە هاوڕێیانم پێمەڵێن لە کۆتایی بەرنامەکە نزیکە بینەوە یەکێک لە گلەیەکانی ینی خوێندکاران ئەوەیە ئەڵێن لە سەرەتای دیارە ئەمە کۆمەڵگەش ئەوانەشی لە بوارەکەن لە سەرەتای ساڵەوە دیارەمە حەزەکەم پەیام هەبێ بۆ وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمیش ئەڵێ لە سەرەتای ساڵەوە خوێندکار بە کوردی و عەرەبیەوە سەرقاڵەکرێ دواتر ئەڵێن خوێندکار قوتابی ئەتوانێت دەستبەرداری نمرەی ئەو دووانەیە بێ ئەگەر لە بەرژەوەندیەتی ئەی باشە هەر لە سەرەتاوە بۆچی ئەوە عەزیەتی بۆچی ئەوە کاتی خوێندکارەکە کوژی بە ئەم دووانەیەوە لە کاتێکە تۆ لە بنچینەوە بڕیارت داوە وەکووانەیەکی گرنگ سەیری نەکەی ڕاستە گرنگە بەڵام تۆ وەکو گرنگ سەیرت نەکردو کە بابەت دێتە سەر پۆلی دوانزە ئەمە چەند گرنگە مامەڵەی لەگەڵا بکرێت کە حکوومەت تقریباً پێشتر زمینە سازێکی نەکردووە کە سکیڵ و بەهرەی تەلەبەکان جیابکاتەوە یعنی ئەوەندەی کە ئێمە وڵات و مەملەکەت گەڕاوین زۆر جار لە ناوەندی و لە ئامادەیەوە بەرەبەرە جیاکارێک دەکرێت تەنان لە عێراقی هاوسێمانە ئێستاکێت لە کەرکووک بە خوارەوە شتێکەیە بەشی ئەحیایی شتێکەیە زۆر جار بەشی هەندەسی پێدەڵن تقریباً لە چواری عەدادیەوە ئیتر جەنابەت خۆی یەکلایەکەیت ئەڵێ من بۆ ئەو بەشانە دەچم کە ڕەبتیە بە ئەحیایەوە یان من ئەچم بۆ ئەو بەشانە کە ڕەبتێکیە بە هەندەسەوە تقریباً ئەم ئوستوبە شتێکی باش و چاک و مەزبوطەکەواتە خاڵ یەکەم ئەو جیاکاری نەکراوە کە بە من بێ لەیەکی متەوەسەوە حکوومەت بڕیاری بدا لەیەکی متەوەسەوە بەرەبەرە هێواش شێواش بوارەکان جیا بکرێتەوە بۆ ئەوەی کە تەلەبە گەشتە پێنج ئەعدادی ئەسڵەن علمی ڕۆبۆت بخوێنێ نەک بگاتە چواری هەندەسە هێشتا کە نەزانی هەندەسەکەی بەکاربێن تەلەبەکە گەشتە شەشی ئەعدادی بتوانێت کارەبای ماڵی خۆیان ببەستێ نەک هەندەسەی کارەبا تەواو کارەباچێکی گەڕەکەی خۆیان بێنە بیبەستێ تەلەبەکە گەشتە بۆ نمونە یانزەی ئامادەی یان دوانزە ئەسڵەن وای لەبێ منەتی هەر بە حکومەتیش نەبێ بڵێ من دەرەچم دوکانێک دانم چکە خۆم ئەپلیکیشن دروستەکەم بەرنامەی فۆتۆشۆپ دانم بەرنامەی بۆ نمونە هەندێ بەرنامە و تەرتیبات دانم لە تەواوی دنیا گۆڕانکاری بەسەرهاتەوە کە مەرجە بڕوانامە بواری تۆ بێت دکتۆر گیان ئەو جیاکە ئەوە بێت یەکلا بکرێتەوە وردە ئیشی لەسەر بکرێت هاوڕێیان کۆتا پرسیارم ئاراستەی جەنابی دکتۆرەکەم و بەرنامەکە کۆتایی پێهێنین دکتۆر گلەی یەکم بۆ هاتۆ لە جەنابەت لەلایەن کچە خوێندکارێکەوە ئەم شەو ماشەڵڵا دوو کچە خوێندکارمان لابووتی زۆر جار دکتۆری تر نازانین بە سوعبەتێتی یان بە جددیەتی لە وتارەکانیە لە کۆبوونەوە و گرتبوونەوەکانی دیارە خۆشم ڤیددیوەکەم بینیوە هەستەکەی بەو گرنگی لە کوڕەنەوە ئەڕوانێ بە هەمان گرنگی لە کچ ناڕوانێ بۆ نمونە ئەمە چییە لای جەنابەت وە چ پەیامێکتەیە بۆ کچەکانمان بۆ خانمان کە ئێستا لە پۆلی دوانزەن ترخۆیان ئامادە ئەکەن شان بەشانی کوڕان ئەجەنگن لەم بوارەیە بە ڤیددیۆی کورتیش بڵاو کراوەتەوە کوڕەخنەیەک لە جەنابەت جواب بدەمە تەسەورەکەم زوڵمێکی گەورە بێ چی هەبێ بەقەت من باسی خەزوو غەزور بکە چیە هەبێ بەقەت من ئێستا من لە زۆر جار بۆ خۆشی مەشهورن لە زانکۆ پەیمانگاڵن ماڵەوەدان تۆ هەر هیوایەتت باسی خەسوو غەزورەکە تایکە مەگاڵتەڵم ئەوەی غەزور و خەسوو دایەتی پێم حکومەتی هەرێم وەزارەتی خوێندنی باڵا نەداوە لەبەرەوە شەرت نییە وابێت ڕەنگە بەشێکی قسەکانیشان دەرێنابێت خاڵی دووەم بەڕاستی بە گوێرەی بوارەکە و بە گوێرەی شوێنەکان ینی بۆ هەندێک بوارە طوبیەکان بۆ هەندە جارێکەکەم لە بواری پەروەردە و لە بواری طوبیەکانە بەڕاستی خوا دایەتی ئافرەتان لەم بواری ئەسپی خۆیان تاو بدەن لە بوارە خۆمان لە خەستەخانەکانین و خۆشمان لە دایانگەمان هەیە باخچایە مەکتەبەیە شتێکە ئیشی تێدا دەکەین بەڕاستی ئەمە خوادایەتی بۆ بواری ئافرەتان بەڵام لە هەندێک بەشی ترا پێویستە کات بەڕاستی تۆ ڕەنگە هاندانێک تەشجیعێک مثلن ڕەنگە من باسێکی بزنس بکەم ڕەنگە باسێکی ئیش بکەم ڕەنگە باسێکی تیجارەتێکی نێودەوڵەتی بکەم زۆر جار باسی هەندێک ئەفکاری ئەپلیکیشن و باسێکی بواری کۆمپیوتەرکەین کە ڕەنگە لەم بوارانەیە تا ڕادەیەک تۆ زێزەکە ئەو زیرەکی چکە خۆ چاک ئەزانی لە کوردستانی خۆمانە بەداخەوە تا ئێستاکی ئەوەی چێکە لە خەفەتەکانی مە اعتیماد کراوەتە سەر دووسێ زیرەکی لە بەرکردن
بەڕێوەبەرکردن و زیرەکی بۆ نونە جوابدانەوە 8 زیرەکی هەیە کە ئێستاکە لە عالەمە بۆ نونە باسی دەکرێت و گرنگی پێدەدرێت بۆیە بەشێکی ئەو بۆ کاتێکی دیاریکراوە زۆر سپاس دەکەم جەنابی دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی مامۆستای زانکۆ و گەشە پێدەر لە بواری مرۆیی و لە بواری پەروەردەی زۆر سپاسانەکەم کە لە بەرنامەکە لەگەڵمان نبوون زۆر ئەرکتان کێشە ماندوو نەبن کاتی خۆتان بە ئێمە بەخشی بەڵێ بینەرانی ئەزیز پەیامێک بۆ قوتابیان و خوێندکارانی پۆلی 12 ئەم قۆناغی ئێستای ژیانت قۆناغێکی گرنگە و ئەکەوتۆتەوە کە قۆناغێکی گرنگە تەواوی تەرکیز و بیرکردنەوەت لەسەر ئەم قۆناغە بێ بیر لەوە مەکەرەوە دواتر چی ڕۆئەدا دواتر چی ئەبێ دواتر داهاتوو چی هەڵگرتووە بۆ تۆ تەرکیزت لەسەرم قۆناغە بێ تەواوی هەوڵەکانی خۆت بدە دواتر ئەنجامەکە هەر شتێک بوو قبوڵی بکە و ئەسپی خۆت لەو بوارە تاو بدە کە بواری خۆتە و کە حەزت لێیەتی وەکو واوڕێیانیش لە بەرنامەکە وتیان مەرج نییە ئەوانەی کۆلێژی پزیشکی کۆلێژی هەندەسە ئەندازیاری دەرەکەن سەرکەوتوو بن لە ژیانیانە و مەرجیش نییە ئەوانەی نمرەیەکی کەمیان هێناوە لە هیچ زانکۆ و لە هیچ مەعهەد و لە هیچ پەیمانگایەک وەرنەگیراون کەسێکی شکست خواردوو بن لە ژیانیانە تا بەرنامەیەکی دیکە ئێوە سەرکەوتوو بن کوردستانیش لە ئەمانەتی خوادا بێت ماندوو نەبن